چواردە ساڵ تێپەڕ دەبێت بەسەر قەزابوونی بەردەڕاش لە دوای دەرچوونی بڕیاری بە قەزابوونی بەردەڕاش بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی کابینەی 5 لە ساڵی 2006 بەڵام بڕیارێکە لە 8 چواری ساڵی 2007 لە ڕێو ڕسمێک جێبەجێ کرا. هاوڵاتیانی قەزاکە لە دوای 14 ساڵ ناڕازین پێیان وایە ئەو پرۆژانەی کە لەو ماوەیەش کراون لە ئاست چاوەڕوانەکانی خەڵکدانین. بەردەڕەش ئەوە 14 ساڵە بوویتە قەزا. بەڕاستی ئەو خزمەتگوزاری کرایە لە قەدەر پێویست نییە. وەجا حەز دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەشی بداتە بە قەزای بەردەڕەش. چونکە قەزای بەردەڕەش لە ڕەوەی نفوز لە ڕەوەی مەسەلەن مەساحەی لە هەموو قەزایەکی تقریباً گەورەترەوەترا. ئێستا مەسەلەن مستەشفە و تشتمانی مستەشک نەخۆشێک بی ڕەوانەی ئاکرێ دەکەن ڕەوانەی دوهۆ دەکەن. ئەو جەمە حەز دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەکی و لە پشتوی مەسەر ڕێگەوبان ناو قەزای بەردەڕەش و ناو دۆڕاندۆری مەسەلەن قەزای بەردەڕەش مەسەلەن ناحیەکان ویدی هیچ بەڕاستی نەک پشتگوێ خراوە. ئەوجا حەز دەکەین چاوێن لەو ئەوەی هەبێت. لێە دەکات جگە لە چاڵێکێکی بنکەی تەندروستی غازر نەبێ کە ماسکیان بەسەر هاوڵاتیانی قەزاکە دابەش کرد هیچ جۆرە چاڵاکیەکی تێرە ئەنجام نەدرا. ئەمڕۆ وەک 14 ساڵ بەسەر قەزابوونی بەردەڕەش تێپەڕی ئێمە وەکو کارمەندانی تەندروستی هەڵستین چالاکێکمان ئەنجامدا بە دابەشکردنی ماسکەوە بەسەر هاونیشتیمانیان هیوادارین خەڵک پابند بن و هەروە داواکاریمانەوەیە وەکو خەڵکی دەڤەری بەردەڕەش کە لایەنی تەندروستی زۆر کەم و کوڕی زۆرە بە تایبەتی فریاکەوت وەزیری تەندروستی سەردانی کرد ئەوە وعدی پێمان داوە هیوادارین وعدەکەی خۆی بەجێ بگەینیت. گەنجێکی قەزاکەش داوای ڕەخسانیە کار دەکات بۆ گەنجانی سنووری قەزاکە چون وەک خۆی دەڵێ هیچ دەرفەتێکی کار لە قەزاکە نییە. ئەمڕۆ 14 ساڵ بەسەر قەزابوونی بەردەڕەش تێدەپەڕێ بەداخەوە قەزای بەردەڕەش هیچی بۆ نەکرایە و داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەین بە هەنای قەزای بەردەڕەش دابنی هیچ هێلی کار نییە بۆ گەنجان. داوا دەکەین هەندێک پرۆژە بکرێتەوە هەلی کار بۆ گەنجەکانمان دروست بکرێت دروست بیتن لە بۆی هیچ گەنجەکانمان هەمووی بەتاڵن و هەمووی بێئیشن. داوا لە سەرۆشی هەرێمی کوردستان دەکەین بەدەنگ داواکاری گەنجەکانمان دابێتن هەلی کار بۆ گەنجەکانمان بڕەخسێنیت. لە دەنگی بەردەڕەشەوە سەمیر سلێمان بەردەڕەش.